گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران پەیوەستبوونی زیندانەکانی بۆکان و یاسووج بە کارزاری سێشەمانەی نابۆ ئیعدام سێزدەهەمین ڕۆژی مانگرتن لە خواردنی متەلب ئەحمەدیان لە زیندانی ئێڤین پێشوازی کامیۆندارانی بەندەر عەباس لە مانگرتنی سەراسەری خۆپیشاندانی کرێکارانی خانشینکراو لە کارخانەکانی شێرکەتی مخابرات و خۆپیشاندانی چالاکانی مەدەنی ئیتالیا لە سنووری غەزە. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران ڕۆژی دووشەممە 29 گوڵان خانشینکراوانی مخابرات لە شارەکانی سنا، کرماشان، ورمێ، ئیلام، مەریوان، بیجار، ڕەشت، تاران، ئیسفەهان، هەمەدان، تەورێز، شیراز و چەند شاری دیکەی ئێران دشت بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. دووشەمەی هەموو هەفتەیەک خانشینکراوانی مخابرات لە بەردەم ئەو ڕێکخراوە کۆ دەبنەوە و داوای چاکسازی لە ژیان و مەعیشەتیان دەکەن. خانشینکراوان لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی مەزایای پیشەیی، دابینکردنی بیمەی تەکمیلی و بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی بوون. ناڕەزایەتی خانشینکراوانی فەرهەنگی لە کرماشان و چەند شاری ئێران خانشینکراوانی فەرهەنگی شارەکانی کرماشان، قەزوین، گورگان و یەزد ڕۆژی دووشەممە 29 گوڵان لە بەردەم ئامۆزش و پەروەرشی شارەکانیان کۆبوونەوە. خانشینکراوانی فەرهەنگی بە بەدەستەوەگرتنی پلاکارت و وتنەوەی دروشم دژایەتی خۆیان لەگەڵ تاڵانکردنی سندوقی خانەنشینی موعەلمان نیشاندا و خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی مەزایە بڕاوەکان، دابینکردنی دەرمانی خۆڕایی، هاوسانسازی حەقدەست و بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان بوون. پەیوەستبوونی زیندانەکانی بۆکان و یاسووج بە کارزاری سێشەمانەی نابۆ ئیعدام ڕۆژی دووشەممە 29 گوڵان بەندکراوانی زیندانەکانی بووکان و یاسووج لە بەیاننامەیەکدا پەیوەستبوونی خۆیان بە کارزاری سێشەمانەی نابۆ سێدارە ڕاگەیاند. ڕۆژی ڕابردوو بەندکراوانی زیندانی مەهاباد پەیوەست بە کارزاری سێشەمانەی نابۆ سێدارە بوون. بە پەیوەستبوونی بەندکراوان لە زیندانەکانی بووکان و یاسووج بۆ کارزارە ڕێژەی ئەو بەندیخانەیە پێوەست بووە بۆ کەمپەینەبوون گەیشتووەتە 44 زیندان. بەندکراوان ڕایان گەیاند دەستگای قەزای ڕژیم سزای سێدارەی وەکو ئامرازێک بۆ سەرکوتی خەڵکی وەزاڵە هاتووی ئێران بەکارهێناوە بۆ هەڵوەشاندنەوەی سزای ئیعدام ڕۆژی سێشەممە هاوڕێ لەگەڵ بەندکراوانی دیکەی ئێران ماندەگرین. ئیعدامی 4 بەندکراو لە ئیلام، کرماشان، قوم و ئیسفەهان بەیانی دووشەممە 29 گوڵان حکمی ئیعدامی 4 بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بە ئێنقەست لە زیندانەکانی ئیلام، کرماشان، قوم و ئیسفەهان جێبەجێ کرا. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 3 بەندکراو بە ناوەکانی سیروس جەعفەری، بێهروس فەتحوڵڵاهی و عەلیڕەزا قولیبەیگی بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست لە زیندانەکانی ئیلام، کرماشان و قوم و ئیعدام کراون. هەروەها سزای سێدارەی بەندکراوێکی بەلوچ بە ناوی محەممەد نەعیم دانش بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی ئیسفەهان جێبەجێ کراوە. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە مەریوان محەممەد هوشمەند شارومەندی خەڵکی گوندی دەرەتفێ مەریوان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. ڕۆژی یەکشەممە 28 گوڵان هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم لە شاری مەریوان هێرشیان کردە سەر ماڵی محەممەد هوشمەند چالاکی مەدەنی خەڵکی ئاوایی دەرەتفێ و ئەو شارومەندەیان بەبێ بەڵگەی قەزایی و بە تند و تیژیەوە دەست بەسەر کرد. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی محەممەد لە بەردەستانیە. سێزدەهەمین ڕۆژی مانگرتن لە خواردنی متەلب ئەحمەدیان لە زیندانی ئێڤین ماوەی 13 ڕۆژە متەلب ئەحمەدیان بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین مانی لە خواردن گرتووە و بە وتەی چالاکانی مافی مرۆڤ گیانی لە مەترسیدایە.
بە وتەی پزیشکانی دەرمانگای زیندانی ئیڤین زەختی خوێنی ئەو بەندکراوە بۆ 9 شەکری خوێنی بۆ 82 دابەزیوە و ئەگەر درێژە بە مانگرتن بدات گیانی دەکەوێتە مەترسیەوە. متەلەب ئەحمەدیان تووشی چەند نەخۆشی سەخت بووە و بەرپرسانی زیندانی ئیڤین ناوبراویان لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کردووە. پێشوازی کامیۆندارانی بەندەر عەباس لە مانگرتنی سەراسەری. ڕۆژی دووشەممە 29 گوڵان کامیۆندارانی بەندەر عەباس بە پێشوازی بانگەوازی ئیتحادیەی کامیۆندارانی ئێران بۆ مانگرتنی گشتی لە ڕۆژی 1 جۆزەردان چوونە و دەستیان لە کار کێشایەوە. شۆفێرانی مانگرتوو ڕایانگەیان ئەمە تەنیا یەک مانگرتنی سادە نییە، بەڵکو سەرەتایەکە بۆ هەڵمەتێکی یەکگرتوو دشت بە دۆخی پیشەیی و مەعیشەتی و بڕیارە لە هەموو شارەکانی وڵات بەڕێوە بچێت. کامیۆنداران لە ڕاگەیانێکدا خوازیاری کەمکردنەوەی نرخی سوتەمەنی، پێدانی گازۆئیل بە نرخی دەوڵەتی، دابەزینی نرخی بیمە و پارچەی یەدەکی ئۆتۆمبیل، چاکزازی ڕێگەوبان و پێدانی مافی مانگرتن و کۆبوونەوە بوون. خۆپیشاندانی کرێکارانی خاننشینکراو لە کارخانەکانی شێرکەتی مخابرات. ڕۆژی یەکشەممە 28 گوڵان کرێکارانی خاننشینکراو لە کارخانەکانی شێرکەتی مخابرات لە کۆبوونەوەیەکی گەورەدا خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. بە وتەی ناڕازیان بەڕێوەبەرانی شێرکەتی مخابرات لە 3 ساڵی کۆتایی پێش خاننشینیەوە هیچ حەقدەست و مەزایەکیان بە کرێکاران نەداوە. هەروەها ماوەی 18 ساڵە بەشێک لە مەزایە پیشەیەکانیان بڕاوە و کرێکاران داوای پەرداختی داخوازیە دواخراوەکانیان دەکەن. کرێکارانی ناڕازی بە وتنەوەی دروشم، خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی بیمەی دەرمانی و هاوسانسازی حەقدەست بوون. مانگرتنی دوو ڕۆژەی کرێکارانی گروپی ملی فولاد لە ئەهواز. کرێکارانی شاغڵ لە کارخانەکانی گروپی ملی فولادی ئەهواز ڕۆژی دووشەممە 29 گوڵان بۆ ماوەی 2 ڕۆژ مانگرتنیان ڕاگەیان. کرێکارانی ناڕازی لە ڕاگەیاندنەکەدا وتیان خاوەنکار بە بیانووی نەبوونی کارەبا شیفتی ئێوارەی لا بردووە بەبێ ئەوەی بیل لە داهاتی کرێکاران بکاتەوە. دەرکردنی ئەو بڕیارە لە حاڵێکدایە کە وەزارەتی وزە و ئیدارەی بەرق هیچ بڕیارێکی بۆ کەمکردنەوەی شیفتی کاری دەرنەکردووە. ئەگەر خاوەنکار بیەوێت شیفتی کاری کەم بکاتەوە ئەبێ حەقدەستی تەواوی کرێکاران پەرداخت بکات. بۆ گەیشتن بۆ ئامانجەش کرێکارانی گروپی ملی فولاد بۆ ماوەی 2 ڕۆژ لە خواردن مان دەگرن. هێرشی مەمورانی شارەداری بۆ سەر دەستفرۆشانی شەهرێ کورد و زاهدان. ڕۆژی دووشەممە 29 گوڵان مەمورانی شارەداری بە هاوکاری هێزە ئینتیزامیەکان هێرشیان کردە سەر دەستفرۆشانی شەهرێ کورد و زاهدان و بەساتی کاسبکارانیان تێکدا. بەپێی ئەو دیمەنانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە شارەداری شەهرێ کورد بەلەودەر بەساتی میوەفرۆشانی ئەو شارەی تێکداوە و زیانێکی زۆری بە دەستفرۆشان گەیاندووە. لە چوارڕێیانی ڕەسوڵی زاهدانیش بە هەمان شێوە مەمورانی شارەداری بە هاوکاری هێزە ئینتیزامیەکان هێرشیان کەوتە سەر دەستفرۆشان و کەلوپەلەکانیان زەوت کردووە. لە سەرکاردەرکردنی کرێکاران لە کارگەکانی بەرهەمهێنەری چیمەنتوو. بەهۆی نەبوونی کارەبا خاوەن کارگەکانی بەرهەمهێنەری چیمەنتوو لە سەرانسەری وڵات دەیان کرێکاریان لەسەر کار دەرکرد. محەممەد حسێن ڕئیسی دەبیری ئەنجومەنی بەرهەمهێنانی چیمەنتوو بە میدیاکانی وت قەیرانی وزە زیانی زۆری لە کارخانەکانی سیمان و کارگەکانی بەرهەمهێنەری چیمەنتوو داوە و نیوەی کارگەکان داخراون یان دەیان کرێکاریان بێکار کردووە. داخرانی کارگەکان بووەتە هۆی بەرزبوونەوەی نرخی سیمان و ڕاستەوخۆ کاریگەری لەسەر سەنعەتی بیناسازی داناوە. شایانی باسە کە سیاسەتە هەڵەکانی کۆماری ئیسلامی لە بواری ئابووری ژیان و مەعیشەتی ملیۆنان کەسی خستوەتە مەترسیەوە و خەڵک داوای کاردانەوەی بەهێزی کۆمەڵگا بەرامبەر بە ڕژیم دەکەن. دەست بەسەرکردنی مێرمەنداڵێک لە شارستانی سیبۆ سۆران. شەوی یەکشەممە 28 گوڵان مێرمەنداڵێکی تەمەن 16 ساڵی بەلوچ بە ناوی مانی دەهانی لەلایەن ئیدارەی ئیطلاعاتەوە لە شارستانی سیبۆ سۆران دەست بەسەر کرا. بە وتەی چالاکانی بەلوچ سەرکوتگەرانی ڕژیم بە کاتی شەو هێرشیان کردوتە سەر کۆمەڵێک لە گەنجانی شارستانی سیبۆ سۆران و وێڕای زەوتکردنی چەند ماتۆرسیکلێت مێرمەنداڵێکیان بە ناوی مانی دەهانی دەست بەسەر کردووە.
بە پێی زانیاریەکان مانی لە کاتی ڕفاندندا ئەشکەنجە و ئازار دراوە و بە دوواداچوونی بنەماڵەکەی بۆ بەدەستهێنانی زانیاری لەسەر چارەنووسی بێ ئاکام ماوەتەوە. دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی چالاکانی مەدەنی ئیتالیا لە سنووری غەزە. گروپێک لە چالاکانی مەدەنی ئیتالیا ڕۆژی دووشەمە 29 گوڵان لە سنووری ڕەفح کۆبوونەوە و بە وتنەوەی دروشم دژایەتی خۆیان لەگەڵ ژینۆسایدی خەڵکی فەلەستین نیشاندا. بەپێی راپۆرتی میدڵ ئیست نیوز، چالاکانی مەدەنی ئیتالیا دشت بە دەوڵەتی نەتانیاهو دروشمیان بەرز کردووەتەوە و خوازیاری ڕاگرتنی دەستبەجێ شەڕ و گەیاندنی یارمەتی مرۆیی و ئاوارەکانی غەزە بوون. هاوکات لەگەڵ ئەو کۆبوونەوە ئەرتەشی ئیسرائیل هێرشەکانی بۆ سەر چەند ناوچە لە کەرتی غەزا درێژە پێداوە و لە ئەنجامی هێرشەکانی ڕۆژی دووشەممەدا 17 فەلەستینی دیکە گیانیان لەدەستاوە. هەروەها ئەرتەشی ئیسرائیل هۆشداری بە دانیشتوانی خان یونس داوە بە زووترین کات ئەو ناوچە چۆڵ بکەن و ڕایگەیاندووە کە ئۆپراسیۆنی پاکردنەوەی غەزا لە چەکدارانی حەماس دەستی پێکردووە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد بژین.